لە سنووری ئیداری سۆران لە کۆتا ڕۆژەکانی هەفتەی ڕابردوو ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بە ڕێژەی 50% کەمی کردووە. لە کاتێکدا ئەوانەی ئێستا تووشی کۆرۆنا دەبن باری تەندروستیان جێگیر نییە و پێویستیان بە پێدانی ئۆکسزین و چاودێری چڕی تەندروستی هەیە. ڕێژەی توشبوون ڕۆژانە لە نێوان 30 بۆ 40 هاوڵاتیەکەوەش بەبەرات بە ئامارەکانی دە ڕۆژ یاخود 2 هەفتە پێش ئێستا بە شێوکی بەرچاو دابەزیوە کە ئەمە هیوادارین خەڵک زیاتر پابند بێتن لەوەی باشتر کۆنتترۆلی حاڵەتەکان بکرێتن. لە سنووری بەڕێبەرای تەندروستی سۆران 9 سنتەری پێدانی ڤاکسین هەیە کە هەر سێ زۆری ڤاکسینی تێدا بەردەستە و هاوڵاتیان دەتوانن سودمەند بن لە وەرگرتنی ئەو ڤاکسینانە. بەپێی ئامارە تەندروستیەکان ئەوانەی ئێستا تووشی کۆرۆنا دەبن لە سنووری ئیداری سۆران ئەو کەسانن ڤاکسینی کۆرۆنایان وەرنەگرتووە. لە کۆی زیاتر لە 400,000 کەس لە دانیشتوانی سنووری سۆران کەمتر لە 22,000 کەس هەردوو ژەمی ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. بەو ڕێژەیەش بێت کەمتر لە 10% هاوڵاتیان لە سنووری سۆران ڤاکسینیان وەرگرتووە. وێڕای بوونی 14 بنکەی پێدانی ڤاکسین و 2 تیمی گەڕۆک لە سۆران. کە زۆربەی ئەو کەسانی کە ڕۆژانە 20 تا 25 نەخۆش لە نەخۆشخانەکە ئێمە داخل دەکرێن زۆربیان ئەو کەسانن کە بڕیاریان نەداوە ڤاکسین لێ بدەن بۆی ئەوەی ناهوشیاریان بۆیە داوایان لێ دەکەین کە بە زووترین کات ڕێگای خۆپارێزی بگنە بەر کە تاکە چارەسەر ئەویش لێدانی ڤاکسینە بۆیە داوایان لێ دەکەین کە زۆرترین خەڵک لە بنکەکانی تەندروستی کە چەندین بنکەمان کردوتەوە ڤاکسین لێ بدەن بۆ ئەوەی پارێزراو بن و بەداخەوە یعنی ئەوەی جێگای سەرنجە ئەو کەسانێک کە داخل دەکرێن یاخود دەبێتەوەی وفاتبوونیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنەوە ڤاکسینیان لێ نەداوە. ئێستا کەمتر هاوڵاتیان پابەندی ڕێکار و ڕێنماییە تەندروستیە خۆپارێزیەکان دەبن تاکە خۆپارێزیش لە ئێستادا وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنایە. ئێستا لە تەواوی سەنتەر و بنکەکانی تایبەت کراون بە پێدانی ڤاکسینی کۆرۆنا تەواوی ئاسانکاری کراوە لە هەر سێ جۆری ڤاکسینی سینۆفارمی سینی و ئەسترانزیکای بەریتانی و ڤایزەری ئەمریکی هەیە. هاوڵاتیان سەربەست کراون لە وەرگرتنی هەر جۆرێکی ڤاکسین. عوسمان کورسات نیوز سۆران.